بەنامی خۆی سڵام عەلەیکم ئازاوەشەویسا فرەوەش حاڵەنە وێن بەوەش حاڵزان و جارەتر و دیدارەتەرە ئامانێ خزمەت تا پێ خزمەت و زوانەکە ئێمە تا نەفۆتی و وەشەویساوێت تازاندێ گرجاران تا عسکەرونەوە حتا دیداریچ مابا من ئینە تا هەر عسکەرو وەڵکۆتەی و ڕۆشنبیری و سەقافەت و بافەرهەنگی پانەی نییە تۆ باری دەستجە زوانەکە وڵ هورگیری و واچی زوانەکەی تری باری دلی زوانەکە واچە و زوانەکە و تەرا باری دلی زوانەکە وڵ وەشەویسەکە و هۆرامان و ئێرانی بافەرهەنگی نییە ئانە پێشمە هیچ وەختانە بافەرهەنگیش بەنەمەوەچوو واچێ فارسی و غێر و فارسی باردە دلی هۆرامی وەختێنەوێت تا واچەکێ تابە هۆرامێکا و ئیدیمی کە بە زوانوی ماماتمی ئیدیم عێراق مامەقسە هیچ وەختێ ڕۆشنبیری و سەقافەت پانەی نییە زوانەکە وڵ واچەکێش مدرێ با تۆ واشە چەنەباری بلی واچەی زوانێتەری شێوەزارەتەری بەکارباری جاوەشەویسەکاو من خەم و ئێمە ئی خەمە گۆرەنە وەرو ئانەی گرجارە عستا کردووە چی بێنێ بزاندێ ئامانج و ئێمە چێشە مەقسە و ئێمە چێشە چی هەرمانی کە پەنەش وەستێنمی ئیلۆسێ چێشەنە شانە مادیانە چێرەرە ئیلۆسێ قورسەنە پێسە عەرزم کردی هینە و زوانینە زوانی یۆنجە معجزەکە و خوای واتەنما ماچمێچەوە بانەفۆتی و یو چاواچا کە ئیجارە ئینانە خزمەتتان و عستاکەر و واچە و یەسێن بە هۆرامی ئی ئە س ئە یەسە ئینە بەدەستیش پێسەش پەنەمەکەرمی یەسێ دوێ یەسی پیمانەش پەنەکەرمی پیمانەش پەنەکەرمی پێ پیمانەی بەکارمێ هۆرامی زوان و ئاروی جی لێوە تاواچ و گۆرەیج کە تەمەنش ئینا چلەکاو تەمەنیشەنە فرەش مەواچ و یەسێ ماچە و بستە ئەنە و بستێن بستێوەم چەنە کەنۆ بستیان مستەر بستێ باڵاش بەرز بیەن بە بستە وش پیمانش بە بستە وێش جا هۆرامی زوان تۆ چی ماچی بستە کاکە تۆ مشۆواچی یەسە هۆرامیە جارەتە نەواچی بستە زاوڵەکەڵ فێرکەری وونێ کە لاتە نەماچا بستە ویشا وزیۆ کاکە ئینە کە تۆ ماچیش دێدی گیان ئینە تۆ ماچیش ئینە بستە نیەنە بە هۆرامی ئێمە چێوەتەرمە هەن پێش ئێمە ماچمە یەسە جاوەروانێ داواتەوانە کرد و واچە و یەسێ زیندە کردێ باردیشۆ دلی زوانەکەما بانەفۆتیۆ چ کاتێ هەنمە پەیچیشی بلمێ باڵ و چێمێ زوانەتەریرەیان خەڵکێتەریرە واچەکە ئادی بارمی وزمێ دەسی و بەکارش بارمی دلی زوانەکەمانە عەزیزەکاو من هیچ وەختێ پێسە عەرزم کردی دێ ئینە فەرهەنگ و ئێمە مەوز وەڵیش ئاست و ڕۆشنبیری ئێمە پینەی مەگنە وەڵێ جەزوانەکەما بارمێ دەست بەرداریش بیمێ وەشەویساوێت تازاندێ و فرعونی کە مسرە نەبیێنێ ئا شارستانیەتە ئادیشانیانەرە فرە کۆن فرە گۆرن بەڵام ئەها ئیسە کەڕوولاڵە شارستانیەتەکە چی زوانێ نەمەنن نوویستەیە نەمەنن خەڵگیاوەشەنە ئادێ ئانویستە هێرۆگلیفیە کە ئادێ هەنشە باریسە مسرەکە جۆشا مەزانە چێشە جاوروانە ئێمە شانازی کەرمێ ئێ ساڵی ویاردەدێ واچمێ ئاگاتا چەنە بێ یونسکۆ هۆرامانیش وستە نەدلی لیس و ئایاگا کە کۆنێنێ کە ئینە شارستانی تا پێ ئێمە ئینە ئانێ سەلەمن و ئێمە پێسە هۆرامی میلەتێ شارستانینمێ جانیشتێنمێ یاگێما بیێنێ کۆچەرێ نەبیێنمێ گەرمیان و کویسانما نەکردن جانیشتێ بیرمێ سەنعەتکارێ بیرمێ پیشەسازیما بێن وێما چۆ ماوەشکردن پاڵەیەکاماوە تا مێزەرەکە و سەرێما تا کڵاوەکێما و تا مشکێکێما و تا بیبنەکەما و تا چۆخە ڕانکەکە و کاو پانتۆڵەکە و گرچی وێما دروستکردن ئینە سەنعەت بێن ئێمە میلەتێ پێسە شارستانی گونا حەزوانەکەما فۆتی و دمای 50 ساڵاتەری شارستانەکەی مەت بۆ بە شارستانێتەوە کەڕوولاڵ جاوەر و ئانەی ئاگاتە زوانەکەی بۆ بانەفۆتی و جارەتر واچەکەی ماچوێ یەسە مەواجدێ بستە مەواجدێ بستە واجدێ یەسە جا هەمێڵەوارەنا ئینێ سەبسکرایب کردی ئی کەناڵیە ویرتانە شۆ لایک و ڤیدیۆکە کردی کیان دێشاپە یوترینی وەڵێ شاکردێ با فرەترین و خەڵکی ئیسیفاڵە شاچەنەکەر و واچەکێمە شادی باوە بە گۆش و خەڵکی و شام نیشدێ و لە شتا ساغ بوو